جارێکی دیکە دەنگی ناڕەزایەتیەکانی بەسڕە بەرز دەبێتەوە لە بەرامبەر بە دەنگەوە نەهاتن و فەرامۆشکردنی پارێزگاکەیان لەلایەن حکومەتی فیدراڵیەوە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بەسڕا بەسەر دوو بەرەدا دابەش بوونا، بەشێکیان کەم تەرخەمەکە دەخەنە ئەستۆی حکومەتی فیدراڵی و بەشێکەی دیکەیان پێچەوانەیان قسە دەکەن. للأسف قلة الخدمات، قلة الاهتمام، هناك أموال لدى الحكومة. باداخەوە کەمی خزمەتگوزاری و فەرامۆشکردنی پارێزگاکەمان خەڵکی زۆر نیگەران کردووە. ئەمە لە کاتێکدا زیاتر لە 16 تریلیۆن دیناری ئەم پارێزگایە لە لای حکوومەتی فیدراڵیە و هەوڵی بەردەوام دەدەین بۆ ئەوەی ئەو پارێ لە حکوومەت و وەزارەتی دارایی بگەڕێنەوە و پارێزگاکەمانی پێ ئاوەدام بکەینەوە. لە ساڵانی ڕابردوودا هەوڵی زۆر درا بۆ ئەوەی بەسڕە بە هەرێم بکرێت، بەڵام نەتوانرا. ئەمە لە کاتێکدا ساڵی پارس سێ بەشی ئەندامانی ئەنجومەن واژۆیان کۆ کردەوە و بەرز کرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران، بەڵام ڕێوشێنی دروست لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە نەگیرایە بەر. الإجراءات الإدارية الصحيحة من قبل رئاسة الوزراء في أنه تحويل الطلب إلى مفوضية الانتخابات لإتمام عملية استفتاء. نعم، هناك جملة من الصلاحيات قد تم إطلاقها سواء كان على المستوى المالي. بڕێکی زۆری دەسەڵاتی ئیداری و دارایی لە بەردەستی پارێزگاکەیە و دەتوانین بەکاری بێنین بۆ خزمەتکردنی بەسڕا کە ئەم دەسەڵاتە لە لای هیچ پارێزگایەک نییە و ئەو دەسەڵاتی پارێزگای بەسڕا هاوشەوەی سەرۆکوەزیرانە، بەڵام بەکارنەهێنانی دەسەڵاتەکە هۆکارە لەم ڕەوشە. هذه الصلاحيات التي تكاد تكون هي نفسها صلاحيات رئيس وزراء لإدارة العراق بشكل عام، هناك هذه الصلاحيات قد خول بها محافظ البصرة. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای بەسڕا ئاشکرای دەکات پارێزگاکەیان لە بەردەم قۆناغێکی نوێی گرنگدایە، ئەویش بە هەرێمبوونی پارێزگاکەیانە. ئەو دەنگوانش ڕەت دەکاتەوە کە گوایە دەنگدانەکەیان بۆ بە هەرێمبوونی بەسڕا نادەستوری و نایاساییە. هذه فترة التمديد هو بالنسبة لبكافة الصلاحيات. ئەم ماوەی کە درێژ کراوەتە بۆ ئەنجومەنی پارێزگاکان بە هەموو دەسەڵاتەکانیەتی و بەردەوام بێت تا هەڵبژاردن بەم شێوازە بەڕێوە دەچێت. ئەوانی دەیانێت لەو ڕێوە تانە دەنگدانی ئەنجومەنی پارێزگای بەسڕە بدەن بۆ بەهرێنبوونی ئەوە ئەوان مایەپوچن. ئەنجومەن بەم هەنگاوی ڕێوێکی یاسایی گرتووەتە بەر بەپێی دەستور و یاساکان و کەس نەترسێت لە بەشبەشکردنی عێراق. ئێمە زامنی یەکپارچەی عێراقین و هەنگاوی داهاتووشمان ئەوەیە داواکاریەکان پێشکەشی ئەنجومەنی وەزیران بکەین بۆ ئەوەی ئیحالەی داواکاریەکان بۆ بەهرێنبوونی بەسڕە بکات بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ئەوەی ڕاپرسی بکرێت. گەر وەڵامان نەدرێتەوە ڕوو لە سەرۆکایەتی کۆمار دەکەین، گەر ئەوانیش وەڵام نەدەنەوە ڕێوشێنی دیکەی یاسایی دەگرینە بەر. إذا ما أنصفنا في هذا الموضوع راح يكون عندنا خيارات أخرى. لە سەرەتای ئەم مانگەوە تا ئەمڕۆ دوو جار ئەنجومەنی پارێزگای بەسڕە کۆبۆتەوە. یەکەمیان دەنگدان بوو بۆ بەهرێنبوونی پارێزگاکەیان کە لە کۆی 35 ئەندام 23یان دەنگیان بە بڵێ داوە. دووهەمیشیان بۆ تاوتوێکردنی قۆناغەکانی داهاتووی بڕیارەکەیان بووە. لەگەڵەوەی چەندین ساڵە بەسڕاوەکان بەدەست کەمی خزمەتگوزاری و نەبوونی هەلی کارەوە دەناڵێن و حکومەتە یەک لە دوایەکانی عێراق بەڵێنەکانیان جێبەجێ ناکەن و بەدەم داواکاریەکانی خەڵکی بەسڕەوە نایەت، ئەمەوای کرد ئەنجومەنی پارێزگای بەسڕە هەنگاو بنێت بۆ بە هەرێمکردنی پارێزگاکەیان. بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە ئایا ئەم هەنگاوەی ئەنجومەنی پارێزگا ئاسان دەبێت یاخود لەمپەر و بربەستی لە بەردەم دەبێت؟ لە نێو ئەنجومەنی پارێزگای بەسڕە بێستون سەلام، کورسات نیوز.